سلام برایزان ئەم کاتتان باش باشن هیوادار کە باش بن. ئۆکەی من ئێستا یەکەوەی کە لە مێژە حەز دەکەم کە قسەتان لەگەڵ بکەم، لە مێژە حەز دەکەم کە پێتان بڵێم کە پێم خۆشە بە فۆکوس بکەم سەر خۆم. پێم خۆشە کە یارمەتی بدەم، یارمەتی ئەو کەسانەی کە تاوجێگایکە من دەتوانم، بۆ کەسانێک کە من دەتوانم سەیر نینۆکانم بکە. چە من هیچ حازر نیمە ئەو نینۆکەم چەند مانگە شکاوە، قامکەم شکا بوو، نینۆکەم لەگەڵی شکاو دەرهات، ئێستا و خەریکە دەڕۆیە. ئەوە برادێکیشم بۆی لەسەر لێداوە، بۆی کە زۆر ناشرین دیار نەبێ. بەڵام کە ئۆکەی لە مێژە من لە ساڵ 2018ەوە حەزم لەوەیە کە دانیشم لەگەڵ ئێوە قسەتان لەگەڵ بکەم و پێتان بڵێم کە من دەتوانم یارمەتیتان بدەم. من نزیکەی 10 ساڵە، لە ساڵ 2015ەوە تقریبن خەریکی ئەوەمە کە یارمەتی ئەو کەسان بدەم کە پێشە سازن، کە ئیدەیەکی تازەیان هەیە، فکرێکی تازەیان هەیە بۆ بیزنس، بۆ پارە دەرهێنان. و من لە ڕێگای ڕێکخراوەکان سەیرەوەی کە توختە لە ڕێگای ڕێکخراوەکانی جیاواز، یەکێک لەوان ڕێکخراوی فایڤەن لە بەکە ئەمریکیە، لە ڕێگای ڕێکخراوی ئەڵمانی و هۆڵەندیەوە، لە کوردستان، لە هەولێر، لە سلێمانی، و هەتا لە ڕێگای ئۆنلاین خەریکی ئەومە کە وەکو مەنتۆری فێرکاری یا ڕێنماییدان بە ئەو پێشە سازانە. و ساڵ 2018 من حەزم کرد کە بێم ئۆنلاین قسەتان لەگەڵ بکەم ئاوا بەرامبەر، و لەگەڵ برادێکی شارەزاش لە یوتیوب قسەم کرد و پێم کوتکم دەم هەیە ئەویشە بکەم. زۆر پشتیوانی کردم، ئەو دەمە و لە تیڤی بوو، لەوانەیە ئێستا بۆ خۆی جۆ لە من ڕاگرەیە من ببینێم لە تیڤی بوو، لە یەکێک لە تیڤەکان بوو، کوتم کە لەو تیڤێ دەم هەیە و کارە بکەم، بەڵام ئەو پێشنهادی کە بە هەر حاڵ دەست پێ بکەم و لە یوتیوب خەریک بم کە کەناڵێک دروستکەم بۆ ڕێنماییدان بە پێشە سازان، گەنجەکان بەتایبەت، ژنەکان بەتایبەت، ژنی کورد. بەڵام خۆ من ئەوێ ساڵێم تازە هاتم بۆ هۆڵەندا و ئێستا خۆشم وەکو کوتن ئیشەکانی خۆشم، پرۆژەکانی خۆشم هەر لە حەوا بوون و دەبا خەریکی ئەماژبم بۆ خۆشم زۆر باش دۆم. تازە هاتم بۆ ئەوروپا، زۆر زەحمەت بوو، بەڵام ئەوە تەنیا هۆکار نەبووەوەی کە من دەستم پێ نەکەدا. ئەو دەمین من نەمدەزانی بە زمانی کوردی بێ، من کە کوردی ڕۆژهەڵاتم بە زمانی فارسی بێ، بە زمانی ئینگلیزی بێ، بە چ زمانێک من خەریکم قسە بکەم. دوای بە کوردی بێ، ئەوە تا من کوردێکم یەک ئەوەی کە کوردی سۆرانی و کرمانجی هەیە، دوای ئەوەی کە من کوردێکم کوردی ڕۆژهەڵاتە، لەوانەیە جیاواز بێ، فارسی تێدایە، ئینگلیسی تێدایە. من کوردێکم زۆر باش نییە بەداخەوە، و ئەمە وەکو کوردەکانی باشوور زۆراوە زۆر خۆششانس پێم بڵێن بە کوردی چی پێ دەڵێن، بە خۆششانس، لۆکی نەبوومە کە بە زمانی کوردی بخێنم بەداخەوە. بەزە هەرچێک لە زمانی کوردی دەزانین کە بیخێنین، بینووسین و بیڵێین، هەموو خۆمان بەدەستمان هێناوە. بەڵام لەو ساڵەوە تا ئێستا من هەموو کاتێ چەند وەختێک بار بەخۆم دەڵم بیکەم چی بکەم، چۆنی بکەم، چۆن بێمە سەر ئۆنلاین، سەر شاشە، سەر ئەو یوتیوب کەناڵ بکەمەوە و لە چۆرە دەست پێ بکەم، چی بڵم، چی باشە، بە چه زمانێک، بە چه هۆکارێک، بە چه شێوازێک وانە. بەس هەر ئێستا ئەو خەریکی ئیشێکی دیکە بووم، ئیشەکەم تەواو کرد و دانیشتم کە بەحەسێمەوە چایەک بخۆمەوە، بەڵام یەک دەفە هاتە ناو مێشکم دیسان کانی تۆ بیکە بۆ نایکەی، بڕۆ قسە بکە، بڕۆ لەوانەیە زۆر کەس هەبن کە چاوەڕێ ئەوە بن کە تۆ پێیان بڵێ کە هەستن بەخۆکەون، دەست پێ بکەن، خەڵکینە، جەماعەتینە، دەست پێ بکەن، دەست بە ئیشەکانتان بکەن،
فكرة كانتان بين بعمل فكرة كانتان بين سر دنيا بدنيا بين وكم منالك دنيا وزقد دايا تري بينا بياو بيجن بفرقينيا هر استا ببي اويكا كاميرايكي باشم هبي من ايفون كم 15 اورو 9 سبتمبر ايفوني حفظة دتنا بازار و با ايفون بازار بزنم اوكي باشا اويكا دست بيبكم سان هيز مكياج وشتمنيا تلي كراش من بردايا نينو كانم كاوانا گرمايا كي واجني من الولاتي نرويزم باشا بس من عرقم زور كردو چون هاتو چوم زور كردو هاتم هر او جورا هر بوشي وازا شرد بيت دايدنم او فيديويا بويكا ايفا بيتان بلم كمنوا خريكم دست بيدكم بو سوبشي وازكي اونلاين بابليك يكم زارا او كسانك ايدان هي او كسانك ايديا بيزنسان هي فرمن ورن من دخزمت دم و بيكوا فكرة كتان دين نعمل فكرة كتان فكرة باش بي قوري دكين و يعني ما تيتا عندهم بويكا إيشا كانتان فكرة كانتان بكم ببيزنس من إذا كده صالة وجودي كتم منتورم ويارمتي كنجان وجنان وكراني كردم داوا بويكا إيشا كانيان بريو برن ببيج برن تخوا خايشتان لدكم هركاتك ديتان من وشيكي غيري كردي بكاردينم بمبورن وبوشن بنوسن كومنت ك او غلطة او هلايا ودبي اوي بلاي بكردي يعني كردي كان في بكن زور خوش عالدم هر جاي كبهلا شتكي غيري كردي كنت ممكن خوشها بس بكردي خصت عندك الكم او تصميم مقدتوا بكردي دبرت او بريارم دعوة كبزماني كردي خصبكم هرچند که لوانه یوتیوب سبتایتل کردی جنادم سبتایتل به کردیسیه کردی لوانه نبه اگه هبه زور باج نبه کردی سورانی و هیوادارم که کردکانی کرمانجیش لم تبقن هرچند زحمت دازانم زور زحمت و زور به کردکان کرمانجن بلام هیوادارم لم تبقن بلان من کرمانجی تیدگم بلان قصه کردن زور زحمت بلاستی ببورن خلاصة او دست بيدكم بشم برناوا بشێوازێکی زۆر باشەوە هاتمون پێشتان هەر ئێستا بریارمدا و هەر ئێستاش دەمەوێت ئەپلۆدیکەم و چاوەڕێی ئەو ڕۆژەمەکە بتان بین بقسەتان لەگەڵ بکەم ئاخردا دیسان دووباری دەکەمەوە من منتۆر بە کوردی چییە یارمەتی یا ڕێنمایی ئەو کەسانە دەکەم بلەخص مەخصوصەن گەنجەکانی کورد بەلای منەوە کورد و عەرەب و عەجەموانە هیچ فەرقی نییە بەس چون خۆم کوردم و چون خەڵکی خۆم باش دەناسم مەنتاڵیتی خەڵکی خۆم باش دەناسم زۆرتر تەرکیزم لەسەر کوردەکان دەبێ بۆیە لێرەمە حەز دەکەم یارمەتی بدەم یارمەتی ئەو کەسانە بدەم کە پێیان بڵێم چۆن ئیشەکانی خۆیان بکەن بە فکری خۆیان بکەن بە ئیش بە چۆن پارەی لێ دەربێنن بە چۆن گەورەیکەن لە ڤیدیۆکانی دیکەدا پێتان دەڵێم کە من چێمە ئێستا حازر نیم بۆی کە بەتان بڵێم ئامادە نیمە لە ڤیدیۆکانی دیکەدا پێتان دەڵێم من چێمە چیم کردووە و چ باکگراوندێکم هەیە و چۆن دەتوانم بە جوانی بۆتان دەوزێتم کە چۆن دەم یارمەتیتان دەم ئێستا زۆر خۆشحاڵم لە ئاشناییتان زۆر خۆشحاڵم کە جۆم لێ ڕادەگرن وا بزانم ئەو ڤیدیۆیە لەوانەیە کاتی بێ یا لەوانەیە هەمیشەش داینم بەڵام وەکو ئینترۆدەکشن نییە وەکو بۆ خۆپێناساندنێکی ڕێک نییە بۆ من و بەس ئەوەی کە تەکلیفێک لەسەر خۆم بێ خۆم مەجبور بکەم بە جوورێکی کە دەست پێ بکەم
لەو ڕۆڕا نۆی سەپتامبری 2025 ئەوە سەیری تاریخەکەم کرد. بێوە دەڵم بەڕێزان، من لەو ڕۆڕا دەست پێ دەکەم بۆی کە هەم قسەتان لەگەڵ بکەم، لەو کاناڵی استفادە بکەم، بەکاری بێنم بۆی کە هەم قسەتان لەگەڵ بکەم و هەمیش ئەگەر فکرێکتان هەیە لە خزمەتاندا بۆ بنووسن، بەیەکەوە قسە لەسەر دەکەین. باشە؟ فەرقی ژنێ کوردی هەر جێگایەکی بی، لە هەر شوێنێکی بی، من لێرەم.